ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست و باستان لە شانۆیی تاریکی بۆکەم کە یەکێکە لە کارنامەکانی قۆناغی پێنجەمی خوێندکارانی بەشی شانۆی پەیمانگای نەرجوانەکانی کەرکووک کە توانراوە بەشێک لەو با بڵێم کارنامانی خۆیان جارێکی تر لە تەختی شانۆکانەوە پێشکەش بە بینەرانی هۆڵەکانی شانۆکەن و شانۆی تاریکی شێکێکی تر لەو کارنامەی کە توانراوە بە شێوازێکی زۆر تایبەت و جیاوازکاری لەسەر بکرێت و هەروەها کارنامەیەش بتوانێت بکرێتە کارێکی شانۆیی جوان. بەشی شانۆی پەیمانگای نەرجوانەکانی کەرکووک لە چوارچێوەی نمایشکردنی کارنامەی خوێندکارانی قۆناغی پێنجەم شانۆی تاریکی نمایشکرا. شانۆی تاریکی لە دەرهێنانی خوێندکارانی قۆناغی پێنجەم لەقەی دەرهێنان محەممەد حەسەن و وەرگێڕانی مەریوان زەنگەنەیە. ئێمە قۆناغی پێنج هەموو ساڵە قۆناغی پێنجەکان کارنامەی دەرچوونمان پێشکەشەکەین لە پەیمانگای و نەرجوانەکان. منیش وەکو قۆناغی پێنج لە لقی دەرهێنات ئەمڕۆ کارنامەی دەرچوونم پێشکەش کرد کە لە شانۆگەری تاریکی لە نووسینی جیل گاڵەوای لە وەرگێڕانی مامۆستا مەریوان زەنگەنە و بۆ دەرهێنان و ئامادەکردن خۆم. ئەم شانۆیە باز لەوە کات کە تاریکی کە بەمانایەوە دێت دوو چاودێر بە درێژایی 49 ڕۆژ چاودێریان کردووە لە تاوەری چاودێری لە نێو دەریایە و دانەیەکیان کە کوێڵی هاوڕێمەکات بەردەوام ئەنووسێتەوە و خەیاڵەکاتەوە. منیش بەردەوام بیرم لای ئەوەیە کە کەی دێنەوە کەی ڕزگارمانە بێت لەم شوێنە بۆیە ئەبێتە وەسوەسە بووم هەموو کاتێک بیری لێکەم و لە ناو مێشکمە دووبارەیەکەم و هاوڕێکەمش ئەترسێنم. لە کۆتاییە من بەوە خۆمە کوژم کە تاریکی ئەڕۆم لە ناو تاریکی مەلاکەم لە کۆتاییە هاوڕەکەم بە ئاگا دێتەوە و ئەوش ئەترسێت لە ئەوەی کە من نەماوم ئەوش خۆیە کوژێت.